سڵاوی خی گەورەتان لەبێت لەم پرۆگرامەدا هاوکارم ڕازگۆ لەگەڵمان دەبێت بۆ پێشکەشکردنی پرۆگرامەکان. کاک ڕازگۆم کاتت باش فەرموو سڵاوی خۆت بگەنە بە بینەران و ئەم کاتیەوەش باش. سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆم بە خۆشحاڵەزانم لە زنجیرەیەکی نوێ لە بەرنامەی هەنگاو بە ئێوەی خۆشەویست شا دەبینەوە. هەنگاوی ئەم جارە تیشکە خەینە سەر تەوەرێک کە پەیوەندی ڕاستەوخۆی بە تێگڕای تاکەکانی کۆمەلگاوە هەیە. دەمانەوێت شیکاریەک بۆ چەمکی خێزان بکەین و بمانەوێت بزانین چۆن بتوانین خێزانێکی بەختەوەر پێک بێنین و چۆن کێشەکانی کە ڕوبەڕووی خێزان دەبێتەوە چارەسەریان بکەین و بەسەریاندا زاڵ بین. هەر بۆ هەم بەبەستەش میوانداری هەریەکە لە بەڕێزان ئامۆسا ئەحمەد جەمیل، یاساناز زۆر بەڕێز مامۆستا جیهاد عومەر، توێژەری کۆمەڵایەتی گوڵشاد نووری پارێزەر. بەخێر بێن. وەژمارەیەک گەنج لێرە ئامادەن، زۆر بەخێراتتانەکەین. بەخێر بێن سەرچاوان. مامۆستا جیهاد، پێشەوەی باسی کێشەی خێزانکەین، ئەگە بتوانین پێناسەیەکی چەمکی خێزانمان بۆ بکەیت. سەرەتا ئەگەر باز لە چەمکی خێزانی بکەین وەک یەکەیەکی کۆمەڵایەتی کە لەناو کۆمەڵگا بەدەردەکەوێ، خێزان یەکەیەکی سەرەکیە لەناو کۆمەڵگا. هیچ کۆمەڵگایەک بەبێ خێزان دروستبوونی کامڵ نابێت. ڕەنگە کۆمەڵگایەک هەبێ لە سەردەمێکە بەبێ خێزان بوو بن، بەڵام ئەو بوونیان تاڕادەیەک ناکامڵی پێوە دیارە. خێزانیش کاتێک کە وەکو یەکەی کۆمەڵایەتی سەیرەکرێ پەیوەندی بە هەموو تاکێکی کۆمەڵەوە هەیە. یعنی تۆ کاتێک کە لە خێزان ئەندامی لە حاڵەتێکە کوڕی ئەو ماڵی، لە حاڵەتێکی ترابیتە باوک، لە حاڵەتێکی ترابیتە باپیریا داپیرە، یعنی لە هەموو تەمەنی ژیان تا تۆ ئەندامێکی لە ئەندامی خێزان بە شێوازی جۆرا و جۆر. بۆیە هەموو ئەم حاڵەتانی کە تۆ تێ ئەکەوی لە هەر لە سەرەتای لە دایک بوونتەوە تا کۆتایی و کۆچکردن، هەمووی ئەرک و ماف و بەرپرسیارەتی خۆی هەیە. بۆیە یەکەی خێزان لەناو کۆمەڵگایەکەیەکی زۆر گرنگە بۆ ئەوەی کۆمەڵگا بتوانێت بە شێوازێکی تەندروست بەڕێوە بچێت. ئەمە پێناسەیەکی گشتیە بۆ خێزان. دەست خۆش بێت. گوڵشاد خان، کە باسی کۆمەڵگاکەین گەنجمانێتە بیر، بەڵام ئەگە بتوانین خێزانێک دروستکەین ئەبێ ئەو کەسە شیاوی چۆمی بۆ دروستکردنی خێزان. سەرەتا دروستبوونی خێزان کە دروستە بێت، تەبعەن هەتا کۆمەڵگا دروست نەبێت خێزانیش پەیوەندی بە کۆمەڵگاوە هەیە، بە هەمان شێوە کۆمەڵگاش خێزانیش هەر پەیوەندی بە کۆمەڵگاوە هەیە. چۆنیەتی دروستبوونی خێزانیش پێویستە ئەو کەسانی کە خێزان دروست دەکەن ئەبێت لە ئاستیکی ڕۆشنبیریدا بن وە کامل عەقڵ بن، واتە خۆ ئامادەکردنێکیان هەبێ بۆ ئامادەبوونی ئەم خێزانە. زۆر چاکە. گوڵشاد واتە چۆن ئێمە گەر بمانەوێت بزانین چۆن ئەتوانین خێزانێکی بەختەوەر دروست بکەین، چۆن وا بکەین کە تاکانی کۆمەڵگا ڕێنمایی بکەن بۆ ئەوەی خێزانێکی بەختەوەر دروست بکەن. بەڵێ ئێمە ئەتوانین ڕێنماییان بکەین. ڕێنماییەکان چۆن ئەبێ سەرەتای دروستبوونی خێزان ئەگەر ئێمە سەیری بکەین ئەو کەسێک کە خێزانێک دروست دەکات لە کۆمەڵگەدا ئەبینین ئەبێت ئەو کەسە کامل عەقلیە بێت، واتە 18 ساڵی تەواو کرد بێت، لە ڕووی ڕۆشنبیریەوانێ و لە ڕووی تەندروستەوانێ ئامادەکاریەکی هەبێت کە بتوانێت خێزانێک دروست بکە و خێزانێکی بەختەوەر بێ. زۆر چاکە مامۆستا ئەحمەد جان. ئەگەر بکرێت بزانین هاوکوفی تا چەند گرنگە لە پێگەێنانی خێزاندا؟ خۆی گەر ئێمە بمانەوێت قسە لەسەر خێزان بکەین ئەبێت سەرەتا لە تاکەکانەوە دەست پێ بکەین. بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت کۆمەڵگایەکی تەندروستمانە بێ تاکمان تەندروست بێ، لە ڕووی یاساییەوە گەر پێناسەی خێزان بکەین بریتیە لە پرۆسەی هاوسەرگیری کە تێیدا ئیجاب و قبوڵە لە نێوان دوو کەسە، بەڵام کۆمەڵێ بنەمای یاسایی هەیە پێویستە لەم دوو کەسەیە بێتن بۆی بتوانێت خێزانێکی پرۆفیشنال خێزانێکی باش لی دەرچێتن. ئەمە ئەکەوێتە سەر جۆری پەروەردەی ئەم دوو کەسە. ئێمە هەوڵمان داوە هەم کەسانی یاساناس هەم کۆمەڵناسەکان دەروون ناچەکان لە کۆمەلگای کوردیا بتوانینەوە بکەن. وێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای بمەدەنی دەیان جار پرۆژەمان بۆەوە هەبووە. ئێمە ناوەندی چالاکی ڕێکخراوەکانمان هەیە کە تیایدا کوڕ و کچەکان لە کاتی پرۆسەی جەواجە
ئێمە ناونیشانیان پێ ئەدەین پێشەوەی بچنە پرۆسی هاوسەرگیریەوە ئێمە دەوراتی دوو ڕۆژیان بۆکەینەوە کە تێدا ئەرک و مافی هەریەکە لەمانە دەرئەکەوێتن بۆ ئەوەی ئێمە ئامادەیانکەین خۆتان نەزانن کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی دوو بەشە کۆمەلگایەک لە دەیەکانەوە کۆمەلگایەکی شارستانی لە کاتی بەریەکەوتنی ئەم دوو کۆمەلگایەدا زۆرجار ئەم کێشانە دروست دەبن جگە لەم خاڵانەی کە باسم کرد کۆمەلگای مۆدرنی ئێستاش دایان کێشەیتری هێناوە هەر لە کێشەکان ساحمان لەسەوەکو یاسانازە و کێشانی ڕبڕوی ئێوە بێتەوە نەلاتان ئایا نەبوونی هاوکوفی لە نێوان ئەو دوو کەسەدا کاوسەرگیریەکەن هۆکاری زۆر بێ لەو کێشانەیەکێنە لە ئێوە بەتەکید ئێمەگەر سەیری ئەو داتایانە بکەین کە لە ڕێژەی تەلاقا ئێمە سەیریانەکەین زۆر هۆکار هەن بۆ نمونە لە ئێستاماندا کە هۆکاری دارایی یەکێکە لە هۆکارە سەرچیەکان خاڵێکی تر وەکو ئەوەی بەڕێزێ باسی کرد کە ئەم دوانە لەگەڵ یەکترا بێنەوە لە ڕووی ئاستی و شاریان لە ڕووی بڕوانامە لە ڕووی تەمەنەوە زۆربەی ئەم تەلاقانەی کە لە کۆمەلگای کوردیە ئەو جیاوازیە تەمەنەیە کە لە نێوان هەردوو ڕەگەزەکەدایە جگە لەوە ئاستی زانستی و شیاری خودی ئینسانەکان کاریگەری هەیە چونکە هەر یەک لەمانە لە بیرکردنەوەیەکی جیاوازیانەیە لەگەڵ ئەوەی ترە بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە بمانەوەی خێزانێکی بەختەوەر دروست بکەین پێش هەموو شتێک ئەبێ تاکەکان وشیار بن بۆ ئەوەی لە کاتی هەڵبژاردننی ڕەگەزی بەرامبەرا بتوانێت کەسێک بدۆزێتەوە کە هاوکوفی خۆی بێت لەگەڵ خۆیان بگونجێتن و بتوانین ئەگەر بێت و ئەم دوو کەسە پێش پرۆسەی زەواج 16 خاڵی هاوبەش لە نێوانیان نابوو کە چوونن چوارچەوەی خێزانەوە چوونە ناو یەک ژوورەوە ئەو کاتە کێروی ئەو خاڵە هاوبەشانە بەرزە بێتەوە بۆ 18 کۆمەلگایەکی یاخود دەتوانین بڵێن خێزانێکی تەندروست و باشی لێ دەرەچێتن بەڵام ئەگەر جیاوازی نێوان ئەم دوو تاکانە زۆر بوو بە تاکید ئەمە خێزانەکە پەرتەوازە و بێ دوجار تەلاق بێ ئەبێ ئەو دوو کەسە چی مەجگیانتیا بێت تا بڕیاری زەواج بن کۆمەڵی خاڵ هەیە بۆی زەواجێکی سەرکەوتومانە بێ یەکێ لەوانە ئێمە بمانەوێ و نەمانەوەی لایەنە داراییەکەیە تو بتوانانی کۆمەڵی مستەلزەماتی ژیان هەیە دابینی بکەین اینجا بچیتە ناو پرۆسەوە پاشان تەمەنی ئەم دوو ئینسانە ئێمە 3 ڕۆژ بەر لە ئێستا لەگەڵ ئەنجومەنی کاروباری خانمان بە هاوکاری UN لە هەولێر پرۆژەیەکمان دەست پێ کرد لە هەرێمی کوردستانە بۆ بەشودانی خوار تەمەنی 18 ساڵ کەمە یەکێکە لە خەتەرەکان کە لە کۆمەلگای کوردیا کە لە ڕووی تەندروستی تەنانەت ئەقلیشەوە بە یاساقدانراوە و لە ڕووی یاساییەوە قانونی باری کەسی لە هەرێمی کوردستان ئەمە یاساخ کردووە بۆیە یەکێ لەو خاڵانە بێ تەمەنی یاسایی تەواو کردبێەوە جگەلەوە ئەو هوشیاری خودی ئینسانەکان ئێمە ئەگەر بمانەوێت تاکی ئێمە وشیار بێ لە سیستەمی پەروەردەوە دەست پێ بکەین و ڕۆڵی مامۆستایانی ئاینی ئەتوانن بەڵنگۆی مزگەوتەکان بەکاربێنین بۆی بتوانین خێزانێکی باشتر پەروەردە بکەین و بتوانین ڕۆڵی مامۆستایانی زانکۆ بە هەمان شێوە کاریگەیەوە مێدیا بەگشتی ئەتوانین بڵێن سوسیال میدیا کاریگەری زۆری هەیە بۆی بتوانین کۆمەلگایەکی تەندروستمانە بێەوە بۆی بتوانین چی تەمەنت شیا بۆ هاوسەرگیری بوو ئەوەی کێشەی خێزانی دروست نەبێت لە کۆمەلگایە من پێم وایە ئەوەی لایەنە یاساییەکە دایناوە کاڵی سەروی 18 ساڵ ئەمە شتێکی زۆر باشە بەڵام لە کۆمەلگای کوردی ئێمە لە ئێستا خوار 18 ساڵ زەواج زۆر بۆتیایە ئەم جۆرە ڕاستەویش بەڵێ بەڵام ئەم جۆرە زەواجانە من پێم وایە سەرکەوتو نابن وەکو تەمەنی دیاریکرا خودی ئینسانەکان بیرکردنەوەی جیاوازیانەیە و ئەو داتایانی لە بەردەستان زۆربەی باس لەوە ئەکەن کە لە 25 ساڵ بۆ 35 ساڵ ئەم ماوەیە کاتی گونجاوە بۆی بتوانیت ئینسانەکە پرۆسی زەواج جێبەجێ بکات چونکە ئەم ماوەیە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی عەقلیەوە و بیرکردنەوە و خۆگونجاندن لەگەڵ ئەو ناوەندە و ئەو فاکتەرە دەرەچیانەی کە تیاژین لەم تەمەنەوە دەست پێکاتن بۆیە من پێم وایە کەسێک ئەگەر پێش ئەم تەمەنە پرۆسی زەواج بکە لەوە ئەچێ لەم کۆمەلگای ئێمە سەرکەوتوو نەبێتن چونکە کۆمەڵێک فاکتەری ناوچەیی و دەرەچی کار لە خودی ئینسانەکە ئەکاتن و کۆمەلگای ئێمە توانین بڵێن لەو کاتە تاک ئامادە نەکراوە بۆ ئەو پرۆسەیە بۆی ئەو بەریەکەوتنانێک کە لە سەرەتایە باس دەست خۆش بێت کاک جیهاد کاتێک باسی خێزانەکەن هەمیشە خێزانێکی بەختەوەریەتە بەرچاومان بەڵام لەگەڵ بوونی بەختەوەرەکەشە هەمیشە خێزان کێشەی تێدایە ئەم کێشانە لە سەرەتای دروستبوونی وەسە هەڵدا یاخود بەرەبەرە لەگەڵ دروستبوونی خێزان و زیادبوونی ڕێژەی خێزانەکە دروست دەبێت گرفتەکە ئەلێەوە دەست پێکا کە ئێمە ئەمانەوێ خێزانێکی بەختەوەر دروست بکەین کاتێک کە ئەمانەوێ بیر لەم قسەیەکەن و خێزانێکی بەختەوەر دروستەکەین ئامادە باشینیمان نییە بۆ ئەوەی کە ئەم خێزانەکە پاشان لە عەمەلی و لە پراکتیزا ئەچینە ناویەوە گرفتی تایە وازانین خێزان ئەبێ بێگرفت بێ بێکێشە بێ هیچ خێزانێک لە هیچ کۆمەڵگایەکە و هیچ کەسێک ناتوانێت خێزانێک دروست بکە کە بڵێ من کێشەم نییە و من بەختەوەرم لەبەرەوە ئەبێت تۆ ئامادەکاریت هەبێ بۆ ئەوەی کە تۆ لەناو ئەم پرۆسەی هاوسەرگیریە حتمەن
حتمما تۆ بەر گرفتی کۆمەڵایەتی و گرفتی خێزانی ئەکەوی. هەندێکی پەیوەستە بە منەوە، هەندێکی پەیوەستە بە بەرامبەرەکەمەوە و زۆریشی پەیوەستە بە دەرەوەی ئێمەوە. یعنی زۆر جار دوو هاوسەر ڕەنگە خۆیان کێشەیان نەبێ، بەڵام عوامیلی دەرەکی کەسانی دەرەکی وا ئەکەن کە گرفتیان بۆ دروست بێ. جاری وا هەیە و عوامیلە دەرەکیانش دوای مەسەر هۆکارە دەرێکەکان. بەس من باسی ئەوەکەم هەمیشە خێزان بە بەختەوەرێتە بەرچاومان، بەڵام لەگەڵەوە هەبوونی کۆمەڵی کێشەشیان هەیە. پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکە بە گشتگیری پرۆسەیەکە بۆ بەختەوەری. وەکو ئەڵێ هاوسەرگیری هەمووی وەکو پرۆسە باشە، بەڵام هاوسەرگیری وەکو پرۆسە هەمووی خۆش نییە. باش و خۆش زۆر جیاوازن لە یەک. وەکو تو پرۆسە تۆ هاوسەرگیریەکەی شتێکی باشت کردووە، بە شەرت نییە ئەمە هاوسەرگیریە لە هەموو حاڵەتێکە هاوسەرگیریەکی خۆش و بەختەوەر بێ. چونکە لە ژیانی هەموو کەسێکە حاڵەتی نەفسی و با بڵین ئەو عوامیلە دەرەکیانی کە بەر تۆ ئەکەوێت تەسیر لە بەرامبەرەکەش دەکاوە، ئەو هی ئەویش بە هەمان شێوە بەرامبەر بە تۆ. زۆر چاکە مامۆستا، ئەو کێشانی کە ڕۆبۆڕی خێزانە بن و لە سەرەتای دروستکردیانەکەەوە کا بەختەوەر نەبن. ئێمە زۆر مشکلەمان هەیە لە سەرەتای دروست پێکێنانی خێزانەکەەوە دروستە بێ. بۆ نمونەیەکی لەو کێشانەکە لە کۆمەلگەی ئێمە تەڕادەیەک باوە بوونی علاقەی پێش زەواجە کە زوو لایەن هاوسەرەکان و قبول ناکرێ یا خۆ دەبێتە دروستبوونی کێشە لەمە خێزانەکانە. ئەمە چۆن لێکەدەنەوە؟ بەڕای من وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەوەی ئەوەندەی حاڵەت هاتوۆتە بەردەستمان لە دادگا، یعنی ناتوانم بڵێم عیلاقەی پێش زەواج هۆکارێکە بۆ سەرکەوتووی هاوسەرگیری. زۆر حاڵەتمان هەیە پێش هاوسەرگیری عیلاقەیەکی زۆر پتەویان هەبووە، بەڵام ساڵێک عیلاقەکەیان نەیخایاندووە. چونکە عیلاقەی پێش زەواج زۆر جیاوازە لە عیلاقەی کاتی زەواج و کاتی چوونە ناو پرۆسی زەواجەوە بە عەمەلی. تەنانەت کاتی دەستگیرانیش کە عیلاقەیەکی تا ڕادەیەک هاوسەرگیریە بەڵام بە عەمەلی نەچونێت ناو هاوسەرگیری، ئەوەش حاڵەتێکی زۆر جیاوازە لە حاڵەتی هاوسەرگیری. لە ئێمە زۆر شت بنەما دروست ئەکەین، بنەمای هاوسەرگیری بەختەوەر دروست ئەکەین لەسەر حاڵەتی پێش هاوسەرگیری. یعنی کە لە پێش هاوسەرگیرە سیرەکە بەرامبەرەکەی کاڵم پێش هاوسەرگیری پێش چوونە ناو پرۆسی هاوسەرگیری بە عەمەلی سیرەکە کەسەکەی بەرامبەری کەسێکی قسە خۆشی ڕێکوپێکی ڕۆمانسی با بڵێن لە هەموو ڕوویەکەوە بەدڵی ئەوە. بەڵام کاتێک کەژە ناو پرۆسی هاوسەرگیریەوە سیرەکە ئەم بەدڵبوونە گۆڕا، ئەم بەدڵبوونە کە ئەگۆڕێ تەسیر لە بینی ئەو دوانە ئەکاوە ئەزانن ئەو دوانە هەردووکیان وازانن بەرامبەرەکەیان گۆڕاوە، بەس نازانێت کە ئەوە واقعی ئەو حاڵەتە گۆڕاوە کە ئەوان تێکەوتون لە پێش دەستگیرانیە، لە پێش هاوسەرگیری و پرۆسەی چوونە ناو هاوسەرگیری لە واقعەکە بوون، ئێستا لە واقعەکی تران. زۆر چاکە گوڵشادخان، زۆرێک لەو مشکلانی کە لەمە خێزانە دروستە بن ئەگەر پێشەوەی بێنە دادگا و ئەگەری چارەسەریان هەیە، بەڵام وا ڕاتوین لە کۆمەلگای بین ئەو کێشانی کە گەیشتنە دادگا زۆر بەهێرە زۆریان بەجیابوونەوە کۆتایی پێدێت. هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بڵێ سەرەتاکە ئێمە سەیری ئەەکەین ئەو کێشانە کێنە ناو دادگا شەر نییە یەکسەر هەمووی لە یەکتری جیابنەوە. هەنێک حاڵەتمانێ هەنێک خێزانمان هەیە دادگا ئەبێتە سەبەبی ئەوەی کە کێشەکەیان بۆ حەلبکە بگەڕێنەوە. باگراوندێک لە مشکی خەڵکی ئێمە دروست بکە زۆرێک لەو کێشانی لەمان خێزانەیە کە چوە دادگا ئەڵێ تەواو ئیتر ئەمە مەجالیتیانی و زۆرێکیان بەجیابوونەوە کۆتایی پێێنن. قەسم لەوەیە بۆچی زۆرێک لە کێشەکان ئەگەری چاکبوونیان زیاترە پێش چوونە دادگا، بەڵام کە ئەسنە دادگا زۆر جار زۆرینیان جێ ئابنەوە. زۆرینیان وە بە بیر و بیرکردنەوەی بیرکردنەوەی کۆمەلگا. بەڵێ بیر و بیرکردنەوەی کۆمەلگا کە ئێمە سەیری ئەەکەین ئەڵێ کە ئێمە کەیسەکەمان چووە دادگا، هەنێک لە خێزانەکانە گەر سیرکەین ئەڵێ ئەگەر من بچمە دادگا ئەتر تۆ خێزانی من نابیت، یاخودتر جارێکی تر تۆ بچیتە دادگا بە هەمان شێوە بە پیاوەکە من نایەمەوە بۆلات، لەبەر ئەوەی کە دادگات لێوە هەستەکەن ئەمە هۆکارێکە بۆ جیابوونەوە، بەڵام لە لایەنە یاساییەکە شەر نییە، مەرج نییە بۆ ئەوەی کە لە یەکتری جیا ببنەوانێ. بەڵێ لە ١٨ ئەمانە جیابوونەوەیە، بەڵام هۆکاری تریشمان هەیە. ئێستا ئێمە لە ناو دادگاکانە ئەگەر سیریکەین لیژنەی ئاشتەواییمان هەیە،
نێرین بۆ لای لیژنەی ئاشتەوایی یعنی هەوڵ ئەدەین کام خێزانە بگەڕێنەوە بۆ لای یەکتری کە ئەمەش کۆمەڵ ناس و دەروون ناس و قانونیەک لێ بۆ خۆیان دانیشتون و کێشەکانیان بۆ چارەسەر گۆشتخان زۆرینەی کۆمەلگا گلەی لە لیژنەی ئاشتەوایی دەکەن ئەڵەن کاتێک کەیسەکەخینە بەردەم حاکم کەیسەکەمان ئەنێتە لای لیژنەی ئاشتەوایی لیژنەی ئاشتەوایی ساڵی پێچێت تا بڕیارێک دەرەکات ئەمەش ئەبێت زیاتر گەورەبوونی کێشەکانمان بۆ هیچ حل ناکات ئێمە چۆن بتوانین کۆمەلگاوە تێبگەنین کە لیژنەی ئاشتەوە یاخود دادگاکان هۆکارە نین بۆ جیاببوونەوە ئەگەر ئێمە سێری لیژنەی ئاشتەواییکەین ئەبینین لەناو ئەم دادگای کاکجیادێکێکە لە ئەندامانی لیژنەی ئاشتەوایی ئەگەر بتوانین کاک جیادوایتر زیاتر تەوزیحمان بۆ بزانین چۆن خەڵک وا تێبگەنین کە لیژنەی ئاشتەوایی هۆکارێک نییە بۆ جیاببوونەوە سەرەتا ئەگەر ئێمە سەیری بکەین ئەبینین ئەم لیژنەی ئاشتەواییە کاتێک کە دادوەر ڕەوانەی لیژنەی ئاشتەوایی ئەکا لەوێژ موددایان بۆ دائەندرێت لەبەر ئەوەی کە کێشەکان زۆرن بەڵام سیرەکەین دەروون ناسەکان توێژەری کۆمەڵایەتیەکان لێرەدا کەمن ئەگەر ئێمە سەیری بکەین لە دادگادا کەمن ئەمەش بەهۆی کە ئەوەنە کێشەکان زۆرن هەمووی لێک ڕۆژا چارەسەر ناکرێت تەبان ئەم کێشانە پێویستیان بەوەیە کە زۆرترین کات لەگەڵی دانیشن تاکو گفتوگویان لەگەڵکەن کێشەکانیان لەسەر چییە ئەسبابەکانی چین زۆر باشە گۆشتخان بابینە ناو کێشەی خێزانەکانەوە کێشەی خێزانەکان ئەزانین جۆر و پلەی جیاوازی هەیە دڵپیسی لەک تێنەگەشتن درێژی نەخۆشی درێژخایەن ئەگە ئێمە بین باسی هۆکارێکین کە لە کۆمەلگەی ئێمەدا ئێستا زۆر بووە زۆر کات ئەڵەن پیاوانمان دڵیان پیسە لە خانمان ئەمە تا چەند هۆکارە بۆ دروستبوونی کێشەی خێزان و بۆ جیاببوونەوەی خێزان بەڵێ ئێستا ئێمە کە سیرەکەین ئەڵێن پیاوان دڵیان پیسە بەڵام ئەمە بوو خۆی لە ئەساسا خۆیان یعنی کۆمەلگا خۆی ئەم شتەی دروست کردووە سیر ئەەکەین ئێستا ئەم بەرنامەجانە ئەم ئەلکترۆنیانەی کە هاتوۆتە هۆی پێشکەوتن سیرەکەی خراپ بەکار ئەهێنرێ خراپ بەکارهێنانی ئەم ئامێرانە تەسیری لەو کەسە کردووە کە دڵپیسیە کە سیرەکە لە پەیوەندێکی هەیە لەگەڵ کەسێکی ترا ئەمە هۆکارێکە بە فاکتەرێک دای ئەنێت کەواتە ئێستا لەوەتی ئەم ئەلکترۆنیانە هاتوۆتە ناو کۆمەڵگای کوردی خۆمان وەکو لایەنە باشی و لایەنە خراپیەکان سەیری بکەین لایەنە باشیەکانیشی هەیە و هەم خراپیەکانیشی هەیە بەڵام لە کۆمەڵگای ئێمەدا سیر ئەەکەین خاصەتەن خێزانەکان هەنێکان ئەبینین بە شێوازێکی تر بەکارێنن ئەمەش تەسیر ئەکاتە سەر ئەو خێزانە باشە گوڵشەتخان ئەمە و پرسم ئێستا حالێن لە کۆمەلگای ئێمە بۆی ئەو قەیرانی کە دروست بە وەکو ئێوە کە ناو وارە یاساییەکەیدان بووەتە هۆی ئەوەی کێشەی خێزانەکان زۆر زیاتر بکە و کێشەی زیاتر ڕۆ لە ئێوە بکات بەڵێ بەتەئکید بۆتەوە هەروەها زۆری سیرەکەین خێزانێک زۆر بەختەوەرن بەڵام بەهۆی ئەوەی کە دارایی و ئابوووریەکە نزمە ناتوانێت دارایی خۆی دابین کە ناتوانێت بژێوی مناڵەکەی دابینکە ناتوانێت کری خانوەکەی دابینکە ئەمەش ئەبێتە فاکتەرێکەوە بێتە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئافرەتەکە ناچێتەوە سەر ماڵە خەزورانی ئەمەش هۆکارێکە ئەبێتە هۆی جیاببوونەوە سێرەکەن ئەم خێزانە بەختەوەرن بەڵام هۆکاری هەبوو لە سەرتێکدانی شیرازی خێزانەکانی بەتەئکید زۆر چاکە مامۆستاجیات با یەکسەر ڕاستەخۆل و پرسیارەوە دەست پێ بکەم قەیرانی دارایی چۆن وا بکەین نەبێتە هۆکارێک بۆ تێکدانی شیرازی خێزان ڕاستە قەیرانی دارایی گرفتی کۆمەڵاتی بۆ خێزان دروستەکە ئەبێ قەناعەت بوون بەوەی کە هەیە کلیلێکی سەرکەوتووە بۆەوەی کە تۆ بتانی خێزانێکی بەختەوەر دروست بکەی ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم ڕەزیلی نەکردن بەڕاستی هەندێک جار کاتێک کە قسە لەگەڵ دوو هاوسەرایەکەی کە باس کە سەرەکی کێشەکان قەیرانی داراییە سێرەکەی ئەوەندەی ڕەزیلی و دەستگرتنەوەیە لە مەصرەفی هاوسەرایەتی ئەوەندە قەیرانی دارایی نییە یعنی ئەو کەسانی کە هاوسەرگیریەکەن ینی بۆ هاوسەرگیریەکەن بۆی ژیانێکی بەختەوەر پێک بێنن ئەگەر ئەو ژیانە بەختەوەرەیان وازەح بێەوە ڕوون بێ لە لای یەک ئەوە کێشەی دارایی ئەوەندە تەسیریان لێ ناکە ڕاستە ئەگەر زۆر حاڵەتی مادیان سفر بێ ڕەنگە نەتوانن تەحملی ئەو پرۆسەیە بکەن و وایان لێبێت کە ناچار بن لێک جابنەوە بەڵام زۆر جار کەمە قسەیان لەگەڵاکەین سێرەکەین ئەوەندەی کێشە داراییەکە پەیوەندی بە ڕەزیلی و چروکی و گوێنەدان بە مەصرفکردن و وازح نەبوون لەوەی کە پیاوەکە چەندێک دەستکەوتی هەیە بۆ ئافرەتەکە وا ئەکا کە ئەمە کێشەی داراییان بۆ دروست بێ زۆر جار کێنە لای ئێمە ئافرەتەکە نازانێ هاوسەرەکەی داهاتی ماڵانەی چەنە
یا بە هەمان شێوە بە عکسەوە نازانێ پیاوەکە نازانێ هاوسەرەکەی داهاتی مانگانەی چەنە ئەم واضح نەبوونە واکە کە ئەم دوانە کێشەی داراییان بۆ دروست بێ یعنی ئەمە بۆیە باس لەماکەم ئەوەمان بیر نەچێت کە هەندێک لە کێشەی دارایی کە خەڵک ئەبێتە هۆی جیابوونەوەی کە واضح نین لەگەڵ یەکە ڕوون نین بەرامبەر بە یەکتری چونکە بیرشمان نەچێت کە جاری وا هەیە کابرا کاسەی ماڵیشی پڕاڵەن کاسەی پڕ ئاشتی ماڵە بەڵام جاری وایە کاسەی پڕ گێژاوە بۆ ماڵ یعنی ئەوەشمان هەیە جاری واشەیە کابرا کاسەکەشی بەتاڵە بەڵام زۆر ژیانێکی بەختەوەری هەیە ئەم دوانە بۆچی ئەوان ئەمە هەمووی پەیوەندی بۆ هەیە کە ئێمە هاوسەران ڕوون بین بەرامبەر بە یەک کاتێک کە من داهاتێکم دەست ئەکەوێ خێزانەکەم هاوسەرەکەم با بزانێ من چەندێک داهاتم دەستکەوتووە چەندێک لە گیرفانی هەردووکمانایە و منیش بۆ هاوسەرەکەم ئەبێ ئەویش بۆ من ڕوون بێ کە ئەویش چەندێک دەستکەوتی هەیە ئەمە بەڕاستی کارەساتە کە هاوسەرەکان نازانن بەرامبەر بە یەکتری کە واضح نین ئەوەی کە دەستیانەکەی واضح نییە بۆ یەکتری دەست خۆش بێ کاک ئەحمەد ئەمە هەمیشە هەوڵێن کە ئافەتانمان بشنە بواری دەرەوە کار بکەن و خاوەنی بوارێکی دارایی سەربەخۆی خۆیان بن بەڵام لەگەڵ ئەمەدا ئافەتامان کە خاوەنی بوارێکی سەربەخۆی خۆیانن پشت بەخۆیان ئەبەسن ئەڵێن ئێمە ئەگەر هات و هاوسەرەکەشمان نێمان جیابێت و یەخە کێشەی خێزانی دروست بێت هیچ منەتێکمان بە پیاوەکەنی و بواری سەربەخۆی خۆمان بواری داراییمان سەربەخۆیە چۆن بتوانین ئەم ئافەتە وا لێ بکەین کە ئەم پارەیە یاخود کە بوارێکی دارایی سەربەخۆی هەیە نەبێتە کێشە بۆ خێزانەکەی یاخود هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی کێشەی خێزان ئێمە پێمان وایە ئەگەر بمانەوێ ئافرەت لە کۆمەلگای کوردی ڕۆڵی گرنگی خۆی ببینێ بێ داراییەکی سەربەخۆی هەبێ ئەم داراییە سەربەخۆ ئەبێ هاوکار بێ لەگەڵ هاوشانەکەی خۆیە بۆی بتوانن بەیەکەوە ئەو خێزانە بەختەوەرە دروست بکەن بەڵام ئێمە پێشەوەی قسە لەسەر هەردوو ڕەگەزەکە بکەین ئەبێ سەرەتا نیەتی ئەم دوو کەسە هەردووشیان لە پێکێنانی پرۆسەی هاوسەرگیری بۆ بەختەوەری بێ تۆ ئەگەر لە سەرەتاوە نیەتەکە و ئیتیجاهەکەت بۆ ئەوە بێ کە کەسێکی وا بدۆزیتەوە بەختەوەرە بکە بە هەمان شێوە بەرامبەرەکەش ئەو کاتە ئەم کێشە لاوەچیانە نامێنێتن بەنسبەت لایەنە داراییەکەی بۆ ئافرەت ئێمە لەگەڵ ئەویان کە ئافرەتی ئێمەگەر سەرچاوێکی دارایی سەربەخۆیە بێ ئەو کاتە ئەتوانێتن زیاتر لە ژیانە برەو بە خۆی بدا و زیاتر پێشکەویەوە هاوکاری هاوسەرەکەشی بێ بۆ بە تایبەتی ئێمە ئێستا لە قەیرانێکی دارایی زۆر قورساین بۆیە ئەبێ بیرکردنەوەی خودی ئافرەتەکان ئەوە بێ بەدەستهێنانی ئیشی سەربەخۆ یا دارایی سەربەخۆ بۆ بەختەوەرکردنی خێزانەکە بێ نەک بەدەستهێنانی ئەم داراییە سەربەخۆی بۆ ئەوە بێتن کە وەکو بێمنەتیەک بێتن یان بەیانی لە کێشەیەکی زۆر بچووکە ئەو یەکسەر داوای جابوونەوە بکە بڵێ من ئەوە دارایی سەربەخۆی خۆممێ ئەتوانم بەردەوام بم لە ژیان نە من پێم وایە بۆ بەردەوام بوون لە ژیان ئەم جگ پێش لایەنە دارایە سەربەخۆی پێویستی بە کەسێکەیە کە بەختەوەری بکە لە پاڵ ئەم کەسە بەختەوەرە ئەتوانن بەو داراییە خێزانێکی سەربەخۆ بەختەوەر دروست بکەن بەس ئەگەر لە دوورەوە سەری یاساکە بکەین وەکو لەگەڵ گڵشەدخانی جامەژەم پێدا بۆچی بە پیاوانیمەوە حسێ بکەن کار کات کێشەکانیان چۆ دادگا چۆ بەردەم یاسا ئیترە بێ بە جیابوونەوە کۆتایی پێ وەکو یاساناسێک یعنی بۆچی ئەبێت خەڵکی ئێمە لە دادگاکان بترسێت لە باتی بە ڕێگە چارەسەریان دابنێت بە هۆکاری جیابوونەوەیان بزانێت ئەمە ئەگەڕێتەوە بۆ پەروەردە لە وڵاتی ئێمە بەداخەوە دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان زیاتر لە 25 ساڵە نەیتوانیوە پەروەردەی نەوەیەک بکاتن کە بڕوای بەخۆی بێت ئەبێت پەروەردەی کەسانێک بکرێتن کە پێی وایە متمانە نەبوونە بە یاسا لە هەرێمی کوردستانە کەسێ پێی وایە ئەڵێ من کێشەکەم چوە دەرەوە کە چێ بۆ دادگا ئەڵێ کێشەکەم چوە دەرەوە تازە خەڵک پێی زانیوە من جارێکی تر ئەو کەسەم ناوێ و نامەوێتەوە بە هاوسەر لەگەڵ خۆما بژیتن ئەمە ئەگەڕێتەوە بۆ وشیاری خودی ئینسانەکان کە لە سەرەتای بەرنامەکە من ئاماژەم بۆ کرد ئەو بەریەکەوتنەی لە نێوان ئەم دوو چینە لە ناو کۆمەلگای ئێمەدا هەیە بەردەوامە هەنێک پێی وایە کە کێشەکەی چوو بۆ دادگا کەواتە تەواوە و پێی وایە خەڵک بە کێشەکەی زانیوە نابێت تەنانەت ئێمە کاتی خۆی پرۆژە یاساماندا بە بۆ هەموارکردنی یاسای باریکەسی و داواشمان کرد تەنانەت ئەو لژنەی ئاشتەوایی خێزانیە لە ناو دادگالا ببردرێ چونکە تۆ ئەم لژنەی کۆمەڵێک کێشەیە یەکێ لە کێشەکانەوە شارێکی گەورەی وەکو سلێمانی تۆ بە سێ کەس چۆن فریاکەوێ ئەم هەموو کەسی جابوونەوە هەیە تۆ لژنەیەکی سێکەسی و بە چوار لژنەی سێکەسیش فریاناکەوێت چونکە ئەم لژنە پێویستی بە شایەدەیە پێویستی بەوەیە بە تەنیا لەگەڵ یان جیابێ لەوانەیە دۆسەیەک 6 مانگ ساڵێک ناتوانێت مەیەکلای کاتەوە جگە لەوە هەر خودی ئەحمەد بیرکردنەوەی کۆمەلگا هەڵەت دێ کە ئەڵێ لژنەی ئاشتەوایی کێشەکان گەورەتر دەکات
بەتاکید غەڵەتە بەڵام ئێمە ئەبێ سەرەتا ئیش لەسەر وشیاری خودی ئینسانەکە بکەین ئێمە بتوانین سیستەمێکی پەروەردە وا دروستکەین ژنەکە خۆی کێشەی هەیە کە لە سێ کەس پێک دێت بەتاکید بۆ شاری سلێمانی نابێت بۆ شاری سلێمانی ژمارەکە زۆر کەمە نابێت جگە لەوە ئەم لژنەیە پێویستی بە کاتی زۆر هەیە لە کۆمەلگای ئێمە لە کاتی ئەوەی کە ئەو کاتە زۆرە ڕۆیش متمانەیان نامێنێ ئەم دووە فراغێک ئەگەر لە سەرەتاکە فراغێکی زۆر بچووک لە نێوانیان نابێ تۆ کە ماوەی 6 مانگ کەسەکە چووە بۆ ماڵی باوکی ئەوەی تر بەتەنیا بێ هێواش جیاوازیەکانیان زیاترە بێ لەبڕی ئەوەی ئەو لێژنەیە بتوانێتن بە کەمترین ماوە کێشەکە چارەسەر بکە کێشەکە بە هەڵپەسێدراوی هێڵدرێتەوە لەبەرەوەی کەیسەکان زۆرن و ناتواندرێ بە لژنەیەکی وا چەند کەسیە ئەوەی من لە نزیکەوە ئاگادارم ئەو ماوەی ئەو لژنەیە تەنانەت کاریش ناکات لەبەرەوەی دۆسەکان زۆرن و فریان ناکەوێتن وەبوونی خەڵکی پسپۆر بەداخەوە دەسەڵاتی جێبەجێکرد نەیتوانیوە ئێمە بێ برەو بدەین بە خەڵکانی کۆمەڵناس و دەروون ناس بیانێرین بۆ دەرەوە دەوراتیان و وا بکەین کە ئەمان بە شارەزای تەواویان نەبێت لەسەر ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە دوای سیستەمی مۆدێرن دروست بوون دوای ئەوەی کە سۆسیال میدیا بەو شێوە پێشکەوت کە دروست بوون ئەو کێشانەی کە لە کۆمەلگایەکی پێشکەوتووە دروستە بێ نەکەو کێشانەی کە جاران ئێمە ئەمانوت لە نێوان بووک و خەسوایە ئێستا دایان کێشەی چ ڕوو لە کۆمەلگا کردووە هەر لەلایەنە داراییەکە بگرە هەر لە مەسەلەی خیانەت تەنانەت من تێبینیەکیشم هەبوو لەسەر مەسەلەی ئەوەی کە دڵپیسی ئێمە پێمان وایە دڵپیسی سیفاتێکی خۆرسکە لەناو خودی ئینسانەکانە هەیە ئەو کەسە تو ئەتوانیت بینێریت بۆ لای دەروون ناسێکە هەوڵ بات کەمی کاتەوە ئەجینا ئەو کەسێک کە لە ئەجرەوە ئەو سیفاتەی تیاابێ زۆر بەگران ئەتوانی تۆ چارەسەری بکەی ئەمە ئەبێ کۆمەڵی لێکەوتەی دەرەکی و ناوەکی ئەو کۆمەلگایە کە تیا ئەژی چارەسەر بێ بۆ کەسێک کە بتانی دڵپێسی گوڵشادخان کاتێک دوو هاوسەر کێشیانە بێت زیاتر خانمان هەوڵێن کێشەکان بگەنە ماڵی باوکیان واتا کەسی سێم تەداخلی کێشەکانەکات ئەگەر خاتونەکە بە هەر جۆرە بیرکاتەوە پیاوەکە وا بیرەکاتەوە کە کەوتێتە ژێر هەست و سۆزی خانەوادەکەی ئایا ئەمە کێشەکە گەورەتر ئەکات بۆ حلکردنی کێشەکە یاخودنا ئەمە کێشەکە طبعاً بەرەو چارەسەرکردن ئەڕوات لەبەر ئەوەی کە کەسی سێم کاتێکێتە ناو ئەم کێشێوانی ئەبینین دایکی بڵین ئافرەتەکە یاخود برایەت یاخود باوکێت یاخود خوشکێتی دەرەجەیەکی خێزانەکەی خۆیەتی لەو بڕواایە دانیم کە ئەمە بێتە هۆی ئەوەی کە کێشەکە گەورە بکات لەبەر ئەوەی کە بۆی کە خێزانەکە تێک نەچێت ئەمانە دەرەجەیەکن بەڵکو بۆ ئەوەیە کە ئەم خێزانە هەڵ نەوەشێتەوانێ بەڵام کەسی سێم لای ئێمەوا تێگەێنراوە کەسی سێم دەبێتە هۆی ئەوەی کە زیاتر کێشەکان گەورە بکات یاخود ئەمە بە پێچەوانەوەیە لەبەر ئەوەی کە کەسی سێم ئەبێ ئێمە بزانین کێیە کێ ئەو کەس سێم ئەوە شارەزای ژیانی ئەو دوو کەسە نییە جار نابێتەوەی تێکدانی هەنێ جار احتیمالی هەیە بەڵام بە زۆری نە ئەگەر هاتوو دەرەجەیەکی خێزانەکە خۆی بێت کاک جیاد هەمان سوالە گوڵشادخان ئەگەر لە توی کەمەوە خەبا من معلومەیەک ڕاستکەبەوە خەریکە شتێک تێکەڵەکەین لە داو محکەمە لیژنەی ئاشتەوایی تایبەتە بە دادگای توندوتیژی خێزانی لیژنەی ئاشتەوایی دادگای توندوتیژی خێزانی هیچ پەیوەندی بە جیابوونەوەی ژن و مێردەوە نییە کە من ببوورە من ئەندام نیم لەو لیژنەیە لەم لاوە ئێمە دادگای باری کەسێتیمان هەیە دادگای باری کەسێتی تایبەتە بە زۆر شتی خێزانی لەوانە جیابوونەوە لە جیابوونەوە ئێمە وەکو توێژەری کۆمەڵایەتی دانیشین لەگەڵ ژن و مێردا بۆ ئەوەی لە هۆکارەکانی داوای جیابوونەوەکەیان بکۆڵینەوە بزانین هۆکارەکەی چییە ویستم ئەو دوو معلومەی لەک جیاکەینەوە هەمان سوالی گوڵشادخان ئەگەر لە توی کەمەوە هەمان سوال پەیوەندی ژن و مێرد پەیوەندیەکی زۆر تایبەتە بەو ژن و مێردا هەر کەسێکی سێیەم کەوتە ئەو بینەوە بەرلێکەوتەی خراپی لێەکەوێتەوە ڕەنگە جار کەسێک بتوانێت چارەسەرێکی کاتی بکات بۆ ئەوەی ئەو کێشانە کب بێتەوە بەڵام ئەم کوببوونەوەیە هەموو جارێک سەر هەڵ ئەیە بۆی کە مێردەکە یا هاوسەرەکەڵێت تۆ کێشەکانی خۆمانت بردە دەرەوەی خۆمان لەبەرەوە بێ ژن و مێرد زۆر هەوڵ بن کە کێشەی خۆیان لە بینی خۆیان نابێ تەنانەت دادگا کەسی سێم نییە کە ئێمە ئەمانێت چارەسەری کێشە بکەین ئەوە تا خۆمان باس لەوە ئەەکەین کە دادگا کە ئەبێتە کەسی سێم
کێشەکە گەورەتر ئەبێ جاریواهە بچووکتر نابێتەوە. ئەمە پەیوەندی بە هوشیاری ئەو دوو کەسەوە هەیە. ئەو دوو کەسە تا چەندێک متمانیان بەو کەسی سێمە هەیە و ئەو کەسی سێمە چەندێک شارەزایی هەیە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دوو کەسا بکەوە چۆن قسەیان لەگەڵا بکە. بەڕاستی زۆر جار یعنی ئێمەش کە دانیشین لەگەڵیانە ڕەنگە بە حکمی کەم ئەزمموی خۆمان ڕەنگە قسەیەک یا سلوکێک لە دەممان بێتە دەرەوە کە بە جۆرێک لێکدانەوەی خراپی بۆ بکرێت لەلایەن ئەو دوو کەسەوە. لەبەرەوە بوونی هەر کەسێکی سێەم کێشەیەکی با بڵین خراپ دروستەکە بۆی ئەم ژن و مێردە لە یەکتری زیاتر دوور بکەونەوە. بەڕای من دەست خۆش بێت دەچنە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە. دووبارە سڵاتان لەبێ خۆشەویستان. ئەچمە لای ئەو میوانە بەڕێزانم ئەو گەنجە خۆشەویستانە مەوەسا ئەحمەد بارزناتەوە دەست پێ بکەم. ئەمێ بپرسم ئایا لە خێزاندا کاتێک خێزان پێگەێنرێکی لەو گلیانێکە لە خێزانەکانی ئێمەدا زۆر جار هەیە ئەڵێن گرنگی پێنەدان هەیە. ئافرەت گرنگی ئافرەت دەڵێ خێزانە مێردەکەم گرنگیم پێنادە یاخود بە پێچەوان هاوسەرەکەم دەڵێ هاوسەرەکەم گرنگیم پێنادە. ئایا ئەمە تا چەند واقعیە؟ سەرەتا دەستخۆشتانیەکان بۆ بەرنمەیە بەڵێ بزەبت زۆر ڕاستە. ئەو ژن و پیاوە کە یەک ئەگرن و ئەبنە هاوسەری ژیان یەکتری ئەو بۆ هەتایە شتێک نییە ئەمە فیلمێک بێ پێشکەشی بکەیت و کۆتایی پێبێ هەتاوەکو مردن ئەبێ هاوسەری یەکتری بن و یەکتری قبولکەن. بۆ یەکێک لە پیاوچاکان کاتێکە ژنی گواستوتەوە یەکەم شەو پێی وتووە باوار ڕێکەوین وا بڕیار بدەین هەر کاتێ من تووڕە بم تۆ تووڕە مەبە هەر کاتێ توش تووڕەبووی من تووڕە نابم. بۆیە بەم شێوەیە ئەگەر ژیانێکی زۆر سەرکەوتو ڕێکوپێکە بنە سەر و هیچ کێشەیەکیان نابێ. حتممە لە نێوانی ژن و مێردە هەموو جارێک کێشە هەر ئەبێ شەڕ هەر ئەبێ ناخۆشێر ئەبێ عنی تر تۆ دوو نەفەر لە ماڵێکە ینی هەرەبێ کێشەیەکیان هەبێت چەند ساڵێک زیاتر پێکەوە بژێت. تەماشاکە لە هەموو خێزانێکە جاری وا هەیە چەنەها بیر و بۆچوونی جیاوازەیە چەنەها فکرەی جیاوازێ هەمووشیان کۆبوونەتەوە. بۆیە ئەگەر لێبوردەیی نەبێ لە نێوان خێزانە ئەو خێزانە سەرکەوتو نابێ. بۆیە ئەبێ بڕیاری تەواوی بدەنکەوە تووڕە نەبن لە یەکتری هیچ کێشەیەکیان کێشە بچووکەکانیان گەورە نەکەنەوە نەیبەنە لای کەسی تر لە نێوان خۆیان هەوڵدەن چارەسەری بکەن و ئەگەر چارەسەر نەکرا بیبەنە لای کەسێکی زیرەک مامۆسایەکی ئاینی بێ یان دەرووناسێ بێ یان توێژەرێکی کۆمەڵایەتی بێ بۆی کێشەکان چارەسەر بکە و نەیگەێنە ماڵی باوکیان. ئێوە خێزاندارن وانە؟ بەڵێ باشە زۆر جاری گلەیە کرێت ئافرەتانی خۆمان ئەڵێن پیاوان تەحملی ئەویان نییە کە گوێمان لێ بگرن. زۆر ئەو گلەی هەیە لە کۆمەڵگەیەمەڵە پیاوان گوێمان لێ ناگرن کاتێککە پیاوە کاگەرێتەوە بە ماڵەوە ئەو ئێوە هەرچی کە ئەو ڕۆژە بۆ بۆی باسکە ئەمە تا چەند هەستی پێیەکی تۆ لە ژیانی خۆت بزەبێت ئەوە زۆر ڕاستە حتمما ئەبێ وا بێ ینی هەم پیا و گرنگێکی باش بە ئافرە بدات چونکە ئێستا تۆ لە بەیانی تا ئەڕاتە دەرەوە بۆ ئیش و کار و کاسبی دەوامی هەیە هەتاوەکو جاری وهای شەویش بە دەرەنگانێکی شەو دێتەوە بۆ ماڵەوە. بۆی ئەم ئافرەتە چەند سەعاتێکی زۆر کەم لەگەڵ ئەم مێردەی خۆیەتی ئەبێ ئەو مێردە گرنگێکی باشی پێ بدا ڕۆیەکی خۆشی پێ بدا قسەی خۆشی بۆ بکە هەتاوەکو هەست بە بێکەسی نەکە هەست بە تەنهایی نەکە ئەم ئافرەتە کە ڕۆژێک تا ئێوارە بە تەنهایە لە ماڵەوە بێتاقەتە بێ بێزار ئەبێ ئەم پیاوە ئەبێ یعنی ئەوەی کە لە ڕۆژە لەگەڵیانە بە شەو باقی بداتەوە بۆی گوڵشاد خان ئەو کێشانەی کە لە دەروی دادگا حلەکرێن هۆکارێ واتە سەرکەوتوو ئەبێت لە چارەسەرکردنی کێشەکانە یان خودی بێنەوە ناو دادگا. زۆر جار ئەمە ئەبێتەوە ئەوەی کە پێش ئەوەی بێتە ناو دادگاوانێ چارەسەر ئەکرێت و هیچ کێشەیەکیان نامێنێت و ئەمە سەرکەوتووە هیچ کێشەیەکمان نییە لەگەڵی. هەنێ جاریش هەیە کە کێشەکە حل ناکرێت بۆیان چارەسەر ناکرێت هەوڵ ئێن بێنەوە بۆ ناو دادگا بەڵام تەبعەن لە دەرەوەی دادگا کێشەکان حل بکرێت بۆ خۆیان ئەو ژن و پیاوە بۆ خۆیان ڕێ بکەون ئەمە باشترێکە. ئەگەر هاتوو کێشەکان هیچ لایەنێک بۆی چارەسەر نەکردن یاخود بۆ خۆیان نەیانتوانی کێشەکان چارەسەر بکەن بگەڕێتەوە بۆ دادگا احتیمالێکی هەیە لە ڕێی دادگاوە کێشەکان چارەسەر بکرێت و هەروەها بە هەج لایەکا بشکێتەوە میمەوەی چارەسەر بکرێت کێشەکان. دەست خۆش مامۆستا ئەحمەد
وەکو یاساناسێک تا چەند ئەو کێشانی کێنە ناو دادگاکانەوە بۆ نمونە یەکی لەو کێشانی کە باسمان کە لەگەڵ جنای مامۆسای کێشەی عێلاقەی پێش زەواجان تا چەند هۆکار بۆ بۆی کێڕەژەی کێشەی کاتی لە ئەو کەسانی کە هاوسەرگیریان کردێتە لاتان ئەوە سەبەبی کێشەکانیان بێت. خۆی گەر ئێمە باسی هۆکارەکانی ڕێژەی تەلاق بکەین لەوانەیە ئەمە شێچێ بێت لە هۆکارەکان کە زۆر جاروایە کە ئەم دوو کەسە ماوەیەکی زۆر بەیەکەوەن ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەن بە خاڵی نهایی کە گەیشتن بە خاڵی نهایی ئەو کاتێککە چنە ناو پرۆسەکە بیر لەوە ئەکەنەوە کە شتێکی تازە نییە هەردووبارەیە لە ژیانان و ئەبێت هۆکاری ئەوەی لێک دوورکەوتنەوە بۆیە من پێم وایە هەمووەکو کەسێکی یاساناس و هەم وەکو چالاکوانێک پێشووتر لێگەیشتن هەبێ لە نێوانیانە ئێمە نابێت بە هیچەوە بڵێن بە هیچ شێوێک ئەمانە پێشووتر داننیشن یەکتر نەبینن و قسە نەکەن نا من پێم وایە ئەمە خاڵێکی باشە بەڵام نەگاتە ئەو ڕادەیە کە ماوەیەکی دوور و درێژ بخایەنێتن کە بێتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک شتی خراپتر لەو نێوانەدا دروستە بێت کۆمەڵێک لێکەوتی خراپی ئەبێتن کە دوجارە بێتە هۆی ئەوەی کە پرۆسی زەواجەکە سەرکەوتو نابێەوە زۆریشن ئەوانەی کە پێش ئەوەی بچنە ناو پرۆسی زەواجەوە لە دوای مارە بڕینەوە لێکتر جیا ئەبنەوە بە تایبەتی ئەوانەی کە ماوەیەکی دوور و درێژ بێتن خۆی خاڵێکی تر هەیە بەڕێزان منەمەوێ باسی لێ بکەم ئەگەر جیاوازی بکەین لەگەڵ پێشینانی ئێمەوە لەگەڵ ئێمەیە ئەوانەی پێشینان لەبەر ئەوەی کۆمەلگاکە کۆمەلگایەکی داخرابوو و خودی تاکەکان بەو شێوە پێشکەوتو نەبوون زیاتر یەکتریان قبول بوو بەڵام لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگایە ئێستا هەریەکە لە کوڕ و کچەکە کە زانیانەگا بە خاڵێک کە ئازاری یەکترەدەن ئەمان پێیان وایە توانە ژیانێکی تر هەڵبژێرن و ئەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام و تەنانەت لە یاساشە ڕێگەی پێدرا وەکو چۆن زەواجەیە بە هەمان شێوە کە گەیشتن بە خاڵی کۆتایی و نەیانتوانی بەردەوام بن لەگەڵ یەکە تەلاقی شایە بۆ ئێمە ناتوانین بڵێن بە هیچ شێوەیەک تەلاق بن بڕەکرێ وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتە لەوەتەی ئینسانەکانان لەوەتەی پرۆسی زەواجەیە بە هەمان شێوە تەلاقیش بۆ نییە ئەوەی ئێمە قسەی لەسەرەکەین کەمکردنەوەی ڕێژەی تەلاق و بەختەوەرکردنی خێزانەکانە ئێمە چۆن بتوانین کە ئەم ڕێژەیە کەم بکەینەوە کێشەی کۆمەڵایەتەکان کەم بکەین واگەر قسە لەسەر کێشەی خێزان بکەین نەک تەنیا کێشەی تەلاقە بەڵکو ئێمە کێشەی ئێستا نێوان دایک و باوک لەگەڵ مناڵەکانی ئەگەر سەیری راپۆرتە نێو دەوڵەتیەکان بکەین یەکێ لەو کێشانەی کە لە ڕوبەڕووی دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستانە ئەبێتەوە ئەوەیە کە نەیتوانیوە مافی منداڵ دەستەبەر بکە لە راپۆرتە نێو دەوڵەتیەکان دوای پێشەلکاری ماف و ئازادی ڕۆژنامەگەری دوای پێشەلکاری مافەکانی ئافرەتان باس لە مافی منداڵانەکرێ کە ئەمەش خۆی لە خۆیدا ئەوەیە کە کۆمەلگای کوردی نەیتوانیوە و دەسەڵاتی جێبەجێکردن نەیتوانیوە ئەو پێداویستیانە بۆ مناڵان فراهم بکاتن بۆی تاکێکی تەندروستی لێ دروست بێت و کە دوجار کۆمەلگایەکی تەندروست بەرهەمدێ کاک جیهات پیاوانمان بە بیانووی کار زۆر کات لە ماڵەوە نامێنن یان دوور ئەکەونەوە لە ماڵەوە پێویست ئەکا پیاوان ئەوە کار بکەن کە گرنگی بە ماڵەوە نەدەن ئەمەش پەیوەندی بەوە هەیە تا تۆ چەندێک قەناعەتت بەو ژیانە هەیە کە هەتا ئایا هەردوو لا چەندی قەناعەتیان بەو ژیانە هەیە کە زۆر جار ڕاستە لەوانەیە ئافرەتەکە قەناعەتی بەو ژیانە سادەیە هەبێ کە هەیە بەڵام پیاوەکە نیەتی یا بەعەکسەوە ژیانی ئێستەی ئێمەژگوو کاک ئەحمەد باسی کرد ئەو پێشکەوتنی کە بەخۆ بینراوە واکە لە ئینسان قەناعەتی کەم ببێتەوە بۆیە هەمیشە ئەمەل و یعنی با بڵێن ئاواتی گەورە گەورەی هەیە بۆ ئەوەی بتوانێت ئەوەی کە هەیە دەستەبەری بکە و زۆر جاریش چاولێگەری تەسیرێکی تری هەیە لەسەرەوەی کە کەسەکان قەناعەتیان نەمێنێ و هەمیشە بەردەوام لە دەرەوە بن بۆ کارکردن بەڵام ئەوشمان بیر نەچێ زۆر جار پیاوەکە کە لە دەرەوەشەیە بۆ مەبەستی کارکردن نییە لە دەرەوە تەنها بۆ تەرفیهاتێکی خۆیەتی لە دەرەوە یعنی من زۆر جار کە ژنمێر کێشەیەتە لامان ئەڵێ ئەو چۆن لە کاتی با بڵێن زگوردیە لە کاتی پێش هاوسەرگیریە چۆن مامەڵەی کردووە لەگەڵ هاوڕێکانیە ئێستش هەروە مامەڵەکە لە هاوڕێکانیان بۆ نمونە پێش هاوسەرگیری چۆن شەوانە چوەتە دەرەوە یا کاتی داوامی تەواو بووە عسران لەسەر جادە لەگەڵ ڕەفیقەکانیان کۆبەتەوە ئێستش بە هەمان شێوە هەمان شت دووبارە ئەکاتەوە لەبەرەوە ئەو چوونە دەرەوەی زۆر کە کەسێک لە دەرەوەیە ئەبێ هاوسەنگی بکالەوەی کە چەندێک لە دەرەوەیە چەندێک احتیمام بە ماڵەوەیە ماسەجێت ئەوە لەبیر نەکەم کە ئایا تا چەندێک منداڵ کە وەک باسێکین هۆکارێکە بۆ بەختەوەرکردنی خێزان بەڵام زۆر جار ئەبێتە هۆی کێشەش
چۆن وا بکەین لە کۆمەڵگەی خۆماندا هەمووی منداڵ بە تایبەتی ئێمە لە کۆمەڵگەی کوردیا ڕێژەی منداڵ لە بووپەی کە دیاری نەکراوە نەبێتە هۆی کێشە. بیرمان نەچێ ئێمە کە باس لەم بابەتەکەین بە هەمومانەوە باس لە بابەتێکی کۆمەڵایەتی ئەەکەین بابەتی کۆمەڵایەتیش لە بابەتی کۆمەڵایەتیشا یەک و یەک ناکاتە دوو زۆر شت هەیە کە ڕەنگە کاتێککە باز لە مناڵەکەین بۆ نەبوونی مناڵ نەبوونی کێشەی گەورە دروستەکە و بەختەوەریش ینی نەبوونی کێشەی گەورە دروستەکە و بوونیشی جاروایە کێشەی گەورە دروستەکە بەڵام بەگشتی بوونی مناڵ لە ناو خێزانە تا ڕادەیەک کێشەی با بڵێن دەرونی و کێشەی کۆمەڵایەتی بۆ دوو کەسەکە کەمەکاتەوە بەڵام ئەبێ ئامادەکاریت هەبێ بۆ ئەوەی کاتێ ئەم منداڵە هاتە ناو پرۆسی خێزانی تۆوە چۆن مامەڵە لەگەڵ بوونی ئەم منداڵاکەی چۆن واکەی کە بوونی ئەم منداڵە نەبێتە هۆی ئەوەی کە تۆ کێشەکانت هەر بەردەوام بێ ئێمە زۆر جار منداڵە بێتە قوربانی بۆ ئەوەی کە کێشە لە بینی ژنومێردا هەیە ئەم بوون بە قوربانیە واکە کە منداڵ بێبەش بێ لە زۆر مافی دەست خۆش بێن گوڵشادخان ئەمەوێت باسێکی چەمکی خیانەتم بۆ بکەی لە دادگاکانە کە پێم وا بێت ئەگەر باسی خێزان بکەین هاوشانی خێزان بابەتێک باز ئەکرێت کە ئەویش مەسلەی خیانەتە لە دادگاکانە ئەمە چۆنە؟ بەڵێ ئێساگەر ئێمە سەیری بکەین ئەبینین خیانەت کە ئێستا لە ناو کۆمەڵگای ئێمەدا ئەمیش ئەم خیانەتە بۆ خۆی خیانەت چەند ئەسبابێکی هەیە چەند ئەنواعێکی هەیە خیانەتکردن ئێستا ئێمە کۆمەڵگەی ئێمە کە تایەتی بەهۆی ئەم ئەلکترۆنیە پێشکەوتوانەوانە و هەروە خراپ بەکارێنانی ئامێرەکانی موبایل و پەیوەندیکردن ئەمە هۆکارێکە کە ئەبێتە هۆی ئەوەی ئەم خیانەتکردن ئەنواعی هەیە خیانەتکردنمان هەیە لە ڕێگای بەکارێنانی خراپ بەکارێنانی موبایلەوانە یاخود فەیسبووکەوانەیە کە ئەبینین لە هەمان کاتە خێزاندارە چ لایەنی پیاوەکە بێ یاخود ژنەکە بێ پەیوەندیەک ئەبەستێتەوانێ جاری وا هەیە ئەم هاوڕێتیە ئەبێتە هۆی ئەوەی کە هاوسۆزیەک دوای ئەوە خیانەتی لێ ئەکەوێتەوە خیانەت هەر بە مەبەستی ئەوە نییە بۆ جنس دەگەڵ کەسەکە ڕێکەی بەڵکو خیانەت ئەچێتەوە سەر ئەسبابی ئەوەی کە خراپ بەکارێنانی موبایل و پەیوەندی لەگەڵ کەسێکی ترا چ لایەنی ئافرەتەکە بێت چ لایەنی پیاوەکە بێت کە ئێستا زۆر باوە لە ناو کۆمەڵگاکانی خۆماندا ئەبینین کە سیرەکەین ئەچیتەوە ماڵەوانێ ئەم پیاوە وەکو پێویست لەگەڵ خێزانەکەی نابێەوە هەروەها خێزانەکەش ژنەکەش بە هەمان شێوە کە ئەمەش ئەبێتە هۆی بۆتە سەبەبێکی سەرەکی کێشەکان بەڵێ بۆتە سەبەب لە ئێستادا بووە بۆی پێشکەوتنەوانێ واتە تۆرە کۆمەڵاتەکان و تەکنۆلۆژیا ئێستا سەبەبێکی سەرەکین لە بەڵێ بەتاکیت باشە زۆرێک لەو خیانەتانەوەی کە لە دادگاکان هەبێ لە ئێوە هەڵە تێگەیشتن نییە هەڵە تێگەیشتن طبعاً ئەوەش ئەساسە هەنێکمانەی هەڵەتی ئەگەنەوە لەو شتانە بەڵام ئەمەش بەهۆی کە هەستکردن چونکە خیانەتی زەوجی عادەتەن کە ڕوو ئەدا کە سیر ئەەکەین لە ناو خێزانەکانە زیاتر ئەم خیانەتە ڕوئەیات سیرەکەین هەڵە تێگەیشتنەکە چێپەیوەندیەک ئەبەستێت لەگەڵ کەسەکەیە طبعاً هەستی پێ ئەکرێت عادەتەن هاوسەرگیری وایە هەست ئەەکەی لە ناخیا هەست ئەکات کە ئەم کەسە خیانەتی لێ ئەکات ئایا بەهۆی مەسج گۆڕین بێت یاخود لە ڕێی فەیسبووکەوە بێت کە ئەمەش هۆکارێکە زۆر چاکەم وەکو کۆتا وتەی خۆت لە بەرنامەکە و لەسەر تەوەرەکەمان بەڵێ وەکو کۆتا من هیوادارم هەموو خێزانێک بەختەوەر بێت و بزانێت شێوازی خێزان چۆنیە چۆن خۆی ئامادە ئەکا بۆ خێزان لە ڕووی تەندروستیەوانێ لە ڕووی جەستەیەوانێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەبێت خۆیان ئامادە بکەن بۆ ئەوی کە خێزانێکی بەختەوەر دروست ببێت و هەروەها چارەسەرکردنەکانیشی من لێرەوە ئەڵێم چارەسەرکردنەکانیشی دەبێت ئێمە کە هەموو خێزانێک کە دروست ئەبێت طبعاً ئەگەر کێشەش هاتە ڕێ چارەسەری هەیە چارەسەرەکانیش بێ ئێمە سەیری بکەین سیستەمی پەروەردە و فێرکردن لە ئەوەڵەوانەیە کە فێرکرابێتن ئەم سیستەمەکە چۆن ئەم کەسە چۆن بەوانەیەک بوترێتەوە لە ناو توێژەری کۆمەڵایەتیەکان و دەروونناسەکان لە خوێندنگاکاندا لە گەڵ سەرەتای دروستبوونی کەسایەتیەکاندا ئەمە بکرێتە پێڕەوێت. زۆر سپاس بێم کاک زانست تاز دەواشتان کردەوە نیە زۆر چاکە ئەمەوێت یەکشت بزانم لە هەڵبژاردننی کەسی بەرامبەر ئایا ئەو پێوەرانتان ینی حساب بۆ کردبوو کە ئێستا لەگەڵ میوانەکانم و توێژمان لەسەر کرد لە مەسلەی تەمەن یاخود مەسلەی هاوکوفی؟ بەڵێ بەتاکید
ئەبێ بزانی چی هەڵەبژێریت چی ئەەکەیتە هاوسەری خۆت هەموو ئینسانێک پێویستەکە بزانە ئەمە ئەو کەسەی بەرامبەری کە هەڵێ بژێرێت کێ و چی کەسێکە لە ڕووی دینداری بێ یان لە ڕووی ئەخلاق بێ یان لە ڕووی عایلی باش بێت پێویستەکە بزانیت ئەوە کێیە ئەیکەیتە هاوسەری خۆت چونکە تۆ یەک ڕۆژ لەگەڵ یان نابێت تۆ هەتا هەتایەک لەگەڵ ئەو کەسابی لەگەڵ ئەو ئافرەتەیابی ئەبێ بزانی کێیەکە ئەیکەیتە هاوسەری خۆت پێ دوای کۆی مامۆساجات باسی کرد ئاسانە پیا بتوانێت دەستبەرداری زۆرێک لەو شتانەی کە بیاخود کۆمەڵ ئەرک و مافی زیادی بێتە سەر ئەتوانێت بە ئاسانی جێبەجێ بکات و بتوانێت خێزانێکی بەختەوە بەڕێوە ببات بەتەشید ئەتوانێت هیچ قەنەعەتم نییە بڵێ پیا و کە تەمەنیەکی کەمی هەبێیان شتێک بێت یان نەبوونی ڕاستە کێشە بۆ دروستەکات یان کۆمەڵە شتێکی کێشە بۆ ئینسان دروستەکە بەڵام پیا و ئەگەر توانای هەبێت بەسەر ئەو ئەتوانێت زاڵ بێ بەسەر یعنی هیچ شتێک نییە لەوەیە کە بڵێ توانای نابێت چونکە پیا و توانای لە ئافرەت باشترە دەست خۆش بێت کاک ئەحمەد کۆمەڵە یاسا دەرچووە کە لە بەژۆندی خانمانمان پشت بەم یاسانە ئەبەستن هەندێکات کارێکی وا دەکەن کە دەبێتە هۆی دروستبوونی کێشەی خێزانی تا چەند ئەم یاسایانە زەرەریان بە ژیان و بەژەوەندی کێشەی خێزان و خانمانمان گەیاندووە خۆتان نەزانن یاسا بەپێی گۆڕانکاری لە ناو کۆمەلگا و پێشکەوتنی کۆمەلگا پێویستی بە هەموار هەیە بەڵام ئێمە پێشەوەی کە یاساکان هەموارکەین ئەبێ خودی ئەو کەسێک کە یاساکەی بۆ دەرەچێ ئەبێت وشیاری بکەیت و ئامادەی بکەیت نەک ئەوەکو ئەوەی شارەزایی لەسەر یاساکە و هەمواری یاساکە نەبێتن چۆ یاسا بۆ کەسێ دەربکەیت کە خۆیت شارەزان نەبێ ئەجینا ئەمە پێمان وایە ئەو هەموارانەی کە کراون لە یاسای باریکەسی شتی چاکن لەگەڵ سەردەمی ئەسا ئەگونجێن بەڵام ئەوە کێشەکە لەوەیە خودی خانمان نەیانتوانیوە بەردەوام هاوتەری بن لەگەڵ ئەو یاسایانە بۆ نمونە نەیانتوانیوە یاساکان بە تەواوی بۆ بەرژەوەندی خۆیان و خودی کۆمەلگاش کە ڕەگەزی بەرامبەرێ پیاوە ئامادە نەکراوە کە تەقبولی ئەو گۆڕانکارە یاساییانە بکاتن بۆی لەو کاتێ بەرکەوتن لە نێوانیاندا ڕوئەدات کاتە ئەفۆن کاک ڕازگۆ کاتە خانمانمان غەڵەت تێگەشتن لە یاساکە یاخود یاساکە دروستە خانمان ئامادە نەکراون کە تەقبولی ئەم یاسایە بکەن و بەرامبەرەکەشیان پیاوەکان ئامادە نەکراون خەلەکەلەوە پێشترە بێ زمینە سازی بۆ بەتاکید وەکو لە سەرەتا باسم کردەوە بێ زمینە سازیەکی تەواو بکەی فاکتەرەکان بخوێنیتەوە تەنانەت بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکانیش کە منمەوە وەکو دوا قسەی لەسەر بکەم پێویست بوو ئێمە پەیمانگایەکی توێژینەوەمان هەبوایە بێ ئەو پەیمانگایە ڕێژەی تەلاق و ئەو کێشە کۆمەڵایەتیەکان کە لە ناو خێزانایە دەری بێنە و چارەسەرەکەی بۆ دانرا بە ئەو کاتە ئێمە ئامانتوانی بە پرۆژەیەکی درێژخایەنە بتوانین کە کێشە خێزانیەکان کەم بکەینەوە من لە چارەسەرەکە جگە لەلایەنە پەروەردەیەکە ڕۆڵی مامۆسایانی ئاینی بە گرنگ گەزانم کە پێشووتریش ڕۆڵی باشیان هەبووە لە پێشخستنی کۆمەلگا و ڕۆلیان هەبووە لەوەی کە خێزان بەختەوەر بکەن و بەردەوام بن لەسەر ئەمە وەجگە لەوە ڕۆڵی میدیا کە دەستان خۆش بێ و کە بەرنمەکانی هاوشێوەی بەرنمەیەوە ئەتوانێ خاڵێکی تر وشیاری یاساییە کە پێویستە ئەم کوڕ و کوچە پێشەوەی بچنە پرۆسەی زەواجەوە چەند ڕۆژێک ئەرک و مافەکانی خۆیان پێ بگوترێتەوە بۆ ئەوەی ئەم لە سەرەتاوە بزانێ ئەرکەکەی ئەو چییە و مافەکەی چیە و خاڵێکی تریش هەموارکردنەوەی خودی یاساکانە تۆ یاسایەکی باریکەسی تەیە هیچ ساڵانی شەستەکانی یا پەنجاکانە بە تاکید لەگەڵ ئێستا پێویستی بە گۆڕانکاری هەیە و زیاتر بتوانێت یاساکان گۆڕانکاریان تێبکرێت لەگەڵ سەردەمی ئێستا بگونجێ و خودی تاکەکانی شۆشیار بکرێنەوە زۆرتاکەمەوە سەرجیاد وەکو کۆتا قسەتان کۆتا قسەی من ئەوەیە کە هەموو جارێ بۆ ئەو کەسانی کێنە لامان بۆ هاوسەرگیری بەڕاستی پەلە نەکرێت لە هاوسەرگیری لە هاوسەرگیریە پەلەکردن کارێکی نەشیاوە لە سێری تەمەنی خۆت بکە لە تەمەنی ڕاستە لە ڕووی یاسایەوە ڕێت پێدراوە لە تەمەنی 15 ساڵی و 16 ساڵی و 7 ساڵی هاوسەرگیری بکەی بە هەندێک مەرج ئەوە لە تەمەنی 18 ساڵیشە مەرجێکی وای نیە توانی هاوسەرگیری بکەی ئەمە ڕاستە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی شەرعەوە تۆ ڕێ پێدراوی لە 15 ساڵی و 16 ساڵی و 7 ساڵی هاوسەرگیری بکەیت بەڵام وەرە سێری ڕووە کۆمەڵایەتیەکەی بکە ئایا تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چەندێ سەرکەوتوو ئەبی لەم هاوسەرگیریە لەبەرەوە دەستبردن بۆ هاوسەرگیری ئەبێ پەلەی تیان نەکرێ و ئەبێ بزانی تا چەندێک ڕژدت هەیە و کامل بووی لەم هاوسەرگیری ئەجاسپاسی هەرێکە لە میوانەکان مەکەم بەخێر بن سەرچاوان خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم زنجیرێشمان لە بەرنامەی هەنگاو هیوای بوونی خێزانێکی ئاسوودە و بەختەوەر بۆ گشت لایەکتان دەخوازم وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاه خواتان لەگەڵ